يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، بەداخەوم کە ئەم وتارە ناتوانم درێژە بە وتاری هەینی ڕابردوو بدەم کە لە خزمەت حەدیثێکی پێغەمبەردا بووین صلی الله عليه وسلم. بەهۆی ئەوەی وتاری هەینیش ئەبێ هەڵقڵاوی ناخی جەماوەر بێ، ئەوە بێ کە خەڵکی لەو ساتە وەختی هەفتەیەدا لە دڵ و مێشکیاندایە. کوردستان بەگشتی و هەندێ ناوچەش بە تایبەتتر لەم هەفتەیە ڕابردوودا لە بارودۆخێکی نەخوازراوی نەگونجاودا بوون، بەهۆی داواکاری ڕەوای مافی تەواوی خۆیان قوتابیان و خوێندکاران کە هاتبوونە سەر شەقامەکان. وتاری ئێمەش هەر تەنها بۆ ئەم مزگەوتە و ئەم شارە نییە، بەویستی خوای پەروەردگار دەگاتە هەموو شوێنەکان. بۆیە بە پێویستم زانی لە ڕووی دڵسۆزی بۆ نەوەکانی خۆمان، بۆ قوتابی خوێندکارەکانمان، لە ڕووی دڵسۆزی بۆ ئەم کیانە و ئەم هەرێمە بەویستی خوای گەورە چەند سەرنجێک بخەمە ڕوو، چەند پەیامێکم هەبێ لە ڕوانگەی ئاینی ئیسلام و دڵێکی پاک و بێگەرد و بێ بەرژەوەندی، ئەوەی ڕاستیە وەکو خۆی لەبەر خوا باسی بکەم. خاڵی یەکەم تەواوی داوای قوتابیان و خوێندکاران حەقە و ڕەوایە لە بوونی دەرماڵەی پێویست پێیان، لە بوونی بەشە ناوخۆیی گونجاو بۆ ژیان. دووەم، ناڕەزایی مەدەنی و دەنگ هەڵبڕین بەرەو ڕووی دەسەڵات بۆ داواکردنی مافی ڕەوای شەرعی خۆت لە هەموو شار و شارۆچکە و هەموو دەڤەرێک بە مەبەستی بنیادنان و چاککردن، نەگڕ و خاندن و کاولکردن، ئەو پەڕی شارستانیەت و نیشانەی پێشکەوتنە. سێیەم، پەیامم هەیە لەبەر خاتری خوا و ئەو میلەتە بۆ دەسەڵاتدارانی ئەم هەرێمی کوردستانە لەسەرێ هەتا خوارێ. پێتان دەڵێم بێ میلەت ئێوە چین؟ تۆ ئەگە میلەتت لەگەڵ نەما حکومڕانی چێ دەکەی؟ لە ماڵی خۆتە چی حسابت بۆ دەکا؟ واللهی پێتان دەڵێم حەز دەکەم کاربەدەستانی حکوومەتی هەرێمی کوردستان بەر ئەو حەدیسەی پێغەمبەر بکەون صلی الله عليه وسلم کە لە صحیحی موسلیمە حەدیسەکە هاتووە: خیار ئائیمەتیکم الذین تحبونهم ویحبونکم. باشترین بەرپرس و مەسئول و لێپرسراوی ئێوەی موسڵمان ئەو کەسانن کە ئێوەیان خۆش دەوێ و ئێوەش ئەوانتان خۆش دەوێ. واتە باشترین کار بەدەست ئەوەیە لە سەنگەری میلەتی خۆی دابێ، بەیەکەوە تێر بن، بەیەکەوە برسی بن، بەیەکەوە ئەمین بن، بەیەکەوە لە مەترسیدا بن، یەکیان لە شاخ نەبێ و یەکیان لە چاڵ نەبێ. قەسەمەن بیلله حەز دەکەم سەرکردەی کوردی ئێمە بە درێژایی مێژوو، چونکە خۆم و منەوەکانی منیش وەک تۆ ئیسراحەت دەکەن، لە ڕیزی سەرکردە دادپەروەرەکانی دنیادا بن کە مێژوو بە فەخرەوە ناویان دێنێ. حەز دەکەم هەموو سەرۆکێکی کورد وەکو ماندێلا بێ، وەکو غاندی بێ. واللهی پێم ناخۆشە ناوتان بچێتە زبڵدانی مێژووەوە لەگەڵ سەدام و شای ئێران و قەزافی و بن عەلی و بەشار و ناموبارەک و ئەوانە. ئەو کاتەی کەوا میلەت بە چەپڵە لیان ڕاپەڕی و جامەکە پڕ بوو لێ ڕژا، فریای کەوش و کڵاشی خۆیان نەکەوتن و بە پێخواسی ڕایان کرد. حەز ناکەم واتان لێ بێ میلەت بە چەپڵە ڕۆژێ بەبێ کەوش و کڵاشتان کە. قسەیەکی غاندیتان بەبیر دەخەمەوە، خۆتان حەکەمی خۆتان بن. غاندی ڕابەری ڕوحی و ڕاستەقینەی هیندیەکان دەڵێ هەتا ئەو کاتەی کە ژن یان پیاوێکی ساخ بێکار و بێخواردنە،
ئێمە دەبێت لە پشوو حەسانەوە و نان خواردنی ژەمێکی تەواو شەرمەزار بین. ئێمە مەبەستی کاربەدەستە. کاربەدەست لە سەرێ بۆ خوارێ لە هەر وڵاتێکە. کاتێک یەک پیاوی ساخ هەبوو، ئیشکەر بوو، حەزی بە نانی حەڵاڵ بوو، کاربەدەست و حکومەت نەیتوانی ئیشێکی ڕەوای تەواوی بۆ بدۆزێتەوە کە نانێکی حەڵاڵ بۆ ژن و منداڵەکەی بێنێتەوە، ژن و منداڵەکەی برسی نەبن، ئەم مەسئولە لەو وەختەی کە دەچێتە ماڵەوە، کە لەگەڵ منداڵەکانی دادەنیشێ، کە سەفەر و سیاحەت دەکا، کە لەسەر سفرەی ڕازاوەیە و لە دەخواردن لە بەردەمیایەتی، ئەبێت لەو وەختەیە لە خۆی تەریق بێتەوە عەرەقی شەرمەزاری بسڕێ. جا نازانم بەرپرسانی وڵاتی ئێمە هیچ جار ئەو عەرەقەیان بەنێو چاوانی خۆیانەوە بینیوەیان نا با ئەو پرسیار لە خۆیان بکەن. کاربەدەستانی وڵات ئەو شیعرەی حەمدی ساحب قڕان شاعری گەورەی کورتان دەکەم بە دیاری بۆتان، بیری خۆمی دەخەمەوە، ئەهلی مزگەوتەکەم ئێوەش. حەمدی فەرموویەتی بەو عومرەوە کە بوویەتی نوح وتوویەتی دنیا لە ڕیحلەتە لە خەوی بێخەیاڵ دەچێ، بەڵقی سەر ئاوە کاکە جیهان تێ بفکرێتۆ، بۆ کەس نەبوو بە ماڵ و نەبۆ کەس لە ماڵ دەچێ. بەخوا هەمومان بە یەک کفنەوە لەم دنیا دەڕۆینە دەرێ، بۆ کەس نەبوو بە ماڵ و نەبۆ کەس لە ماڵ دەچێ. جا حەیڤنێ ئینسان بۆ چەند ساڵێکی کەمی دنیا بەڕووسووری نەچێتەوە دیوانی خوا و لە جیاتی کورسی لە ناو دڵی میلەتەکەیە جێگەی خۆی نەکاتەوە. کاربەدەستان، ئەوەی لەگەڵتان دەمێنێتەوە ئەو گەنج و لاوانەی وڵاتی خۆمانە، ئەوەی کەوا سەرمای ئەم وڵاتەیە و جیلی داهاتووی ئەم وڵاتی کوردستانەیە، ئەو قوتابی خوێندکارانەی سەرشەقامەکانن. تکایە ئاگاتان لێیان بێ، ئەوانە دڵسۆزی ئێوەن، ئەبێ ئێوە دەستی باوکایەتیان بەسەرا بێنن، نەک کادری حیزبی ترسنۆک و پۆلیس و ئاسایشی شەقوەشێن. دەستی باوکایەتیان بەسەرا بێنن، قسە و جوێنیان هی دڵپڕی و گیرفان بەتاڵیانە، لێیان تووڕەمە بن، بەگوڵ لێیان وەرگرن. دکتۆر مستەفا زەڵمی زانای پایەبەرزی کورد لە ژیان نامەکەی خۆیدا بە ناونیشانی کاروانی ژیانم لە لاپەڕە 464 دەڵێ کاتی خۆی، ئەمە ڕووداوێکی ڕاستەقینەی دکتۆر زەڵمی نووسیوێتی، ئەڵە کاتی خۆی لە بەغا خۆپیشاندانی قوتابیان و خوێندکاران بوو وەک ئەوەی ئێستای هەرێمی کوردستان. گەنجێک بە گەنجێکی تری هەڵگرتە بوو، ئەوەی کە لەسەر شانی ئەو بوو هوتافی دەکێشا، هاواری دەکرد. زەمان کەیە؟ زەمانی نووری سەعیدە. ئەیگوون نووری سەعید قۆندەرە ساڵح جەبر قەیتانە، ئەوە لە هەموو کتێبە مێژوویەکاندا نووسراوە. دروشمی خۆپیشاندەران ئەوە بوو، دەیانگوون نووری سەعید قۆندەرەیە و ساڵح جەبریش قەیتانەکەیەتی. نووری سەعید سەرۆگۆزیران بووە. دەستگا ئاسایش و ئەمنی ئەو وڵاتە هەموو ئەو ڕسمانە گیراون. ئەم گەنجە تەلەبەی کوللەی قانون یاسا دەبێ، ئەو کاتە پێیانوتە حقوق. 2 ساڵ دوای ئەوە خوێندن تەواو دەکا، کەسیش نایگرێ. خوێندن تەواو دەکا و بێئیش و بێکارە، وەزعی مادی زۆر خراپ دەبێ. کەسێکی بەڕێزی وەکو ئێوە نەسیحەتی دەکەڵە کاکە کاغەزێ بنووسە، عەرز و حاڵێک بنووسە. نووری سەعید ێواران بەم شوێندا تێدەپەڕێکە لە دایرە دێتەوە لە ئەنجومەنی وەزیران. ئەو بەرپرسانەی ئەو زەمانە هێشتا وە گەمانەی ئێستا نەبوو، لە دووریشەوە ناویری بە تەنیشت سارەکەی ئەبڕۆی، وەزاندەی خۆی دەبێت شەقامەکە هەموو بۆ ئەو بێ، بۆ خۆی سایاقێک بێدا تێدەپەڕن، عەلیزەکەی بەرز دەکاتەوە، جەنابی پاشا ئەڵێ ڕایگرە، بە سایاقەڵە ڕایگرە، عەلیزەکەی لێ وەردەگرێ. سەیریەکە تکایە فریامکەوە جەنابی سەرۆک، ئەڵە وەرە سەرکەوە، هەر لەگەڵ قەمەرەکەی خۆیان سەری دەخاو دەیباتە ماڵەوە. ئەیباتە ماڵەوە شێوەی ئەم گەنجەی لا غەریب نییە، ئەڵێ داوات چی؟ ئەڵە قوربان خوێندنم تەواو کردو، خۆم و پیرەداکێکم وەزعمان زۆر خراپە، داکشم گەلێک نەخۆشە، تەنانەت فرسە سوورەیەک لە جیفان و ماڵماندا نییە. ئەڵێ باشە با بڕۆین، بڕۆ دەست و دەم و چاوت بشۆ، قاچت بشۆ، هەتا ئەو دەچێتە سەر مەخسەلەکە. نووری سەعید چەکمەجەکەی دەکاتەوە کە ئاسایش داوێنێتە سەیرەکە، ئەو گەنجەیە کە لەسەر شانی خەڵک دەیگون نووری سەعید قۆندەرەیە، ئێستاوا لە ماڵی خۆیایەتی. بە خێزانی دەڵێ کە خزمەتکاریشیان نابێڵە دایکی سەباح خواردنەکە چی هەیە خوا داوێتی بیانە با لەگەڵ ئەم گەنجە و تۆش وەرە دانیشە، تۆژەکو دایکی ئەوەی بانانەکەمان بخۆی، نانەکەیان دەخۆن و ئەمجار لە خۆ ئێستا تێرت خوا ئارەوەڵا لە خوا بەزیاد بێ. ئەڵێ من تۆ باش دەناسم، ئەم وێنەیە تۆی یاننا؟ ئەشڵەژێ، ئەڵە بەخوا کەوتمە داواکەی خۆمەوە، ئەڵە قوربانتر ناچارم، ئەوە منم. ئەڵە چیت دەوە ڕۆژە؟
وەڵی شەرمەزارم و ئەڵێ ناتخوا چی دەوت ئەڵێ وەڵی هاوارم دەکرد نوری سەعید قۆندەرێ و ساڵح جەبریش گزجێگرێتی قەیتانیەتی ئەڵێ دەتخوا بچە سەر ئەو مێزە ئەبێت چی دوتۆ لەوێ بەدەنگی بەرز بیڵێیتەوە ئەڵێ بەخوا نابێت بەخوا ئێڵێ ئەی باتە سەر مێزێک و ناچارە تازە ئەم سەرۆکی وڵاتەوە ئەمیش کەوتۆتە بەردەستی بە هەموو هێزی خۆی لە هاوار کە چل لە دڵادەڵە وەڵا دەمگوت نوری سەعید قۆندەرە دوو لە ڕووی جەنابتان ساڵح جەبر قەیتانە ئەویش خۆی و ژنەکەی دڵە دایکی سەبعدی بایمەش چەپڵان بۆ لێدەین مزارەکە دەست پێ بکەینەوە لە ماڵە ئەڵە کوڕم تۆ حەقی خۆتە تۆ دڵت پڕە تۆ گیرفانت بەتاڵ بووە بەڵام وەرە دانیشە کوڕی خۆم ئەوە 10 دینار بیگرە 10 دیناری ئەو زەمانە زۆر بووە 10 دینارە بیبە جلێکی جوان و پاک و پوخت بکڕە جووتێ قۆندەرە بکڕە پیرەداکت بەرە دکتۆر ماڵەکەتان شتێکی پێویست بوو بۆی بکڕە بەڵام کوڕی شیرینم تۆ تەلەبەی زانکۆی جوێن بۆ تۆ جوان نییە بەخوا نە من بووم بە قۆندەرە و نە ساڵح جەبر بوو بە قەیتان و هەر قوڕک دڕانت بۆ مایەوە بەڵام وەرە چیت پێخۆشە بۆت بکەم ئەڵێ وەڵا بمکە بە مدیر ناحیەڵە ئەویان تەواوت خوێندنت تەواو کردو ئەگە تۆ بە من ناڕازی وەرە مدیر ناحیەکی پیاوتر بە لە من تۆ خزمەتی گەلەکەی خۆت بکە فەورەن ئەمری بۆ دەردەکا هیچ کەس دەستنێتە ڕێگای فڵان کەس تەعین بوو بە مدیر ناحیە خۆزگە گەنجانی وڵاتی ئێمەش لەلایەن کاربەدەستانەوە دەستی باوکانیان بەسەرا پێندرایە کاکە قەینا قسەشم پێ دەڵێ بەگوڵ لێت وەردەگرم چونکە تۆ لە دەروونێکی خاوێنەوە دەیڵێ گیرفانت بەتاڵە وەزعت شڕە بۆیە قسەکانت بەگوڵ وەردەگرم چوارەم پەیامم بۆ هێزە ئەمنیەکان ئاسایش و پۆلیس و چالاکە مەدەنیەکان ئێوە جێگەی ئومێدی ئەم گەلەن پاراستنی ئەمن و ئەمانی ئەم خەڵکە لە ئەستۆی ئێوەدایە ئێمە هەر شتێک کە لەم کوردستانەدا تەنها شتێک کە زۆر دڵمان پێی خۆش ماوە ئەلحەمدولیلا ئەم ئەمن و ئەمانەیە کە ئەگە پیاو خراپ و دوژمندار نەبێ بەبێت چەک لە ماڵێ دەڕۆیتە دەرەوە بەبێت چەک دەچیتەوە ماڵەوە ئەلحەمدولیلا دەڵێن هەر چێک بێت چانێ ئەمن و ئەمانێک هەیە چانێک کاربەدەستانی خۆمان بە کوردی قسەمان لەگەڵ دەکەن ئەرکی ئێوە هەم پیرۆزە هەم قورسە ئێوە دوو بەرە هەڵبژێرن هەرچی ئاسایش و پۆلیسە و دەستگای چالاکی مەدەنی و پێشمەرگەیە لەم دوانەدا خۆت خانەیەک هەڵبژێرە شانازی یان شەرمەزاری شانازی بۆ کەسێکە کە لە جێگای بەردی خوێندکار و قوتابی گوڵ فڕێدەدا بۆی لولەی چەکەکەی ناکاتە هاوڵاتی و هاونیشتیمانی خۆی دەیکاتە دڵی دوژمنەکەی چاوکراوەیە ئەو ئاسایش و پۆلیسە کە نەهێڵێ ناحەز و فرسەت تەڵەب لە پەنا خۆپیشاندانی ڕەوای قوتابیدا بە مەبەستی تێکدانی ئەم هەرێمە و تاڵانچێتی و فرد و فێڵ و تۆڵەکردنەوەی شەخصی فرسەت بێنێ ئەوە جێی شانازی هەمومانە خۆشت بۆ ماڵ و منداڵەکەشت جێی شانازی دوو لە ڕووی هەموو لایەکیان کە هەشیانە تێدا ناچارم بێڵم شەرمەزاریش بۆ ئەو ئاسایش و پۆلیس و پێشمەرگە و چالاکی مەدەنیەی کە شەق لە تەلەبە و لە خوێندکار هەڵدەدا شەرمەزاری هەتا قیامەت بەڕوویەوەیەتی مەگەر تۆبە بکە لای خوا بچێ داوای لێبوردن لەو کەسانە بکە ئەو کەسەی کەوا لە دەموچاوی کچێکی خوێندکار دەدا و قژی ڕادەکێشێ ئەوانە دەبێ هێزە ئەمنیەکان لەناو خۆیان دەریانکەن ئەوە نیشانەی ئینسانێکی ماستاوچی دەروون نەخۆشی کۆیلەی دەسەڵاتە هەموو ئاسایشێک هەموو پۆلیسێک لە بازگەیەک و سەیتەرەیەکە لەناو بازاڕێکە لەناو خۆپیشاندانێکە تەمسیلی ماڵی خۆی دەکا ئەوە تەمسیلی بنەماڵەکەی خۆی دەکا ئینسان ڕەن بێ لە باب و باپیرانیەوە دینداری بۆ نەگوازرێتەوە هەیە بابی ئەولیایە و نوێژ ناکە بەڵام بڕواتان هەبێ ڕێز و حرمەت و قەدری مرۆڤەکان و ئیحترام لە باب و باپیرانتەوە لە خانەوادەی خۆتەوە چۆن فێربووبی لە بازاڕ ئەوادەی نوێنیەوە ئەوە نەقڵ دەبێ هەر ئاسایشێک هەر پۆلیسێکت بینی هەر پێشمەرگەیەکت بینی لەگەڵ خەڵکا دەست لە سەرسنگ بوو بە حرمەت بوو بە ڕێز بوو زمان شیرین بوو حتا ئەرکە حیزبی حکومیەکانی خۆی بە زمانی شیرین ڕادەپەڕاند ئەوە بزانە بابی نەجیب زادەیە ئەوە باپیریشی پیاو بووە ئەگەر لە شاخ پێشمەرگە بوو بێ ڕەسەن بووە ئەگەر لە شارا بوو بێ کورپەروەر بووە هەر ئاسایشێک لە هەر سەیتەرەیەکا بینی عینەکێکی ڕەش لە چاوە و جا من ئەوانە دەبینم هەردوو لا دەبینم بێ حرمەت دوو لە ڕووتان بێ ڕێز ئەڵێ ئەم وڵاتە بەدەستی ئەو دەماچەکەی قەدی ئەوەوەیە زمان تاڵ ڕووگرش شەقوەشیان لە خەڵک ئەوە ئەگەر لە شاخ بوو بێ و پێشمەرگە بوو بێ جاسووس بۆ دڵنیابن ئەوە لە شاخیشا خائین بۆ بە کورد و کوردستان جاسووس بووە ئەگەر لە شارا بوو بێت جاش و ئیستیخبارات بووە ئێستا باب و باپیرانیشی هەروە بوون ئەمە تەمسیلی ئەو بنەماڵەیە دەکا ئەوە حتا ماون هەر ئەوە ئیشیانە هەر حکومەتێک بێتە سەرکار ئەوان شەق لە خەڵک هەڵدەدەن باریان بۆ نییە ئەوانە شەرمەزاری لای خوا لای خەڵک لای مێژوون جا دەستگا ئەمنیەکان خۆت هەڵی بژێرە لە بەرەی سەرفرازاندای شانازیت پێوە بکرێ یان لە بەرەی شەرمەزاراندای بەدەستی خۆتە
پێنجەم پەیامم هەیە بۆ خوێندکارانی خۆشەویست و قوتابی ئازیزەکانمان، ڕەوشت و ئەخلاقتان بەرز بێ، ڕوو لە خوا بن، زمانتان پاک بێ، گوێن و قسەی ناشرین لە تەلەبەی زانکۆ پەیمانگا ناوەشێتەوە. ئەبێت تۆ مسەقەفتر بی لەوەی بەو زمانە دووشەی ناشرین بەرامبەر بە هیچ کەسێک مەڵێ. پێغەمبەری ئیسلام نەیفەرموو لا تسبوا الشەیطان، کاکە جوێنیان بە شەیطانیش مەڵێ، هەر شەیطان ئەو عەدووە گەورە لە هەموو دوژمنان سەرسەختتر، جوێنی پێ مەڵێ، جوێن خۆت بچووک دەکاتەوە. زمانتان با پاک بێ، خوێندکار بن، خوێندکار یعنی ئیشت بەس تۆ خوێندن بێ، قوتابی بن یعنی کوتابی، کتێبەکانت لە هەموو شتێ بەلاوە خۆشەویستتر بێ. مەبنە پەیژە و کۆیلەی هیچ حیزب و کەس و دەسەڵاتێک، با خەڵک بەکارتان نەهێنێ. ئەگەر دەتەوێت سەرفرازی ئەم دنیا و ئەو دنیابی قوتابی و خوێندکاری ئازیز، ڕۆڵە شیرینەکانم، کوڕ و کچەکانم سێ شت لەبەر چاو بگرە. یەکەم دین، هەر کەسێ دیندار بوو، ئەهلی قیبلە بوو، بەخوا هەر سەرفرازە، هەژار بێیان دەوڵەمەند بێ. دین لە یاد مەکەن، ڕوو لە خوا بن، نوێش خوێن بن. دووەمیان ئەخلاقتان بەرز بێ، ئینسانی بە ئەخلاق قەت نادۆڕێ. سێیەمیان بەس چاوتان لە خوێندن و زانستەوە بێ. ئەوانەتان کە هەژارن، هەژاری سارتان نەکاتەوە. کوڕی دەوڵەمەند و کوڕی فەقیر ئەگەر خۆی بەهرەی تێدا بێ هەر دەبێ بەشت. بەس بەخوا ئەوەی من لە دنیا حاڵی بووم و کتێبم خوێندۆتەوە، زۆربەی هەرە زۆری کوڕە هەژار و فەقیرەکان دەبنەشن لە ئاخریدا. بەس بە سەرتێ سێ شتت هەبێ. دینار لە گیشپانتان نەبێ، لە ئەو پڕی ناخڕەحەتی داخلیدا خوێن بێتت، ئیمان و دینت هەبێ، ئەخلاق و زمانت پاک بێ و بەڕێز بی. سێمیشی دڵت بە خوێندنەکەت خۆش بێ، ئیلا تۆ دەبی بە شتێک. ئەم ناڕەحەتی و نەبوونیت تێدەپەڕێ بەویستی خوا. مێژوو پڕە لە نمونە، من تەنها بە سادەیی نمونەی پیاوێکی پایەبەرزی ئەم کوردستانەتان عەرز دەکەم کە هەر کامێکمان مەینەتیمان لە خوێندنا بینی بێ، چەندە لە قسمی داخلی ژیانت ناڕەحەت بێ، یەک لە سەردەی ئەو پیاوە بەڕێزدە لێ بەسەر نەهاتۆ لە نەبوونی و نەداریدا. پرۆفیسۆر دکتۆر مستەفا زەڵمی باسی خۆی دەکا و کاتانی کە لە فەقیهەتیدا وەکو ئاستی قۆناغی ئامادەی ئێستاوا بووە. لە مەنتیقەی مەریوان بووە، لە غوربەتە، بەبێ موبایل، بەبێ ئەوەی تەلەفۆن لەگەڵ کەسوکاری بکە، 1 ساڵە باوکو دایک و کەسوکاری نەبینیوە. تەنانەت دڵە هیچ فرسێک لە جیفانماندا نەبوو، پەنابادێکی ئێرانی لە جیفانمان نەبوو. وەڵڵی 3 دانە مانگ لە لای مامۆستایەک لە گوندێکا خوێندم، هەموو خواردنەکەم لەگەڵ ڕەفیقەکەمدا 3 کولێرە بوو. بەیانیان کولێرەیەک، نیوەڕۆ کولێرەیەک، ئێوارە کولێرەیەک. ئەو کولێرەیەش بەس گەنم و جۆی تێدا نەبوو، هەموو شتێکی تێدا بوو گەنم و جۆ نەبێت، چونکە گرانی بوو. هیچ پێخۆرێک، تەنانەت شیرێک، ماستێک نهاتۆتە سەر لێوم. 3 دانە مانگ. شوێنی خەوتنیشم گۆشەی مزگەوتێک بوو، چونکە کاروانچی شەوان داهاتنە ناوێەوە. ڕۆژێک کە تیشکی خۆرەکە دەهاتە ژوورەوە، ئەسپێ وەکو هیندە فڕی ئەسپێ و چێچ، هەموو شەوێ گۆشتەکەمیان دەپسڕی. دەمگوت بەیانی دەڕۆم، بەڵام هێندەم دڵ بە خوێندنەکەیم خۆش بوو، دەمگوت نە، هەر ئەبێ خوێندنەکە تەواوکەم بەویستی خۆ. یەک جار چوومە دەیەکی مەریوان، ژنێک برنج بە شیری بۆ داناین. دەستم بەرز کردە وەکتم خوایە مەم کوژە، هەتا ڕۆژێ ماڵ و حاڵێکم دەبێ و تێر برنج بە شیر دەخۆم لە ژیانمدا، چونکە ئەوەندە دەمێک بوو برنجم نەخواردبوو. بەو حاڵەوە خوێندی بوو، بەو پیاوەش. ئەگەر لە ئامادەی وابوو بێت لە خوێندکاری دکتۆرا بووە لە میسر، ئەڵێ لە ژێرزەمینێکا لەبەر بێ پارەی و بێدەرەتانی مامەوە، بینایەکی هێندە کۆن بوو، 90 ساڵ بوو دروستکرا بوو. ژوورێک بوو تاریک و بۆگەن، بۆنی زێرابەکەی دەهات بە سەرما. هیچ کەسێ لە هاوڕەکانم کە دەهاتن بۆ لام نیان دەتوانین دەدەقە لەلام بمێننەوە. 2 دانە ساڵ 2 دکتۆرام لەو ژوورەدا تەواو کرد. خواردنیشم سعات 9 بەیانی لە نوێژی بەیانیەوە سەعیم دەکرد و دەمنووسی، هەتا سعات 9 پارچەیەک نان و پەنیرێک، نیوەڕوانیش بۆی مەسرەف نەکەم نانم نەدەخوارد. ئێوارەش پەتاتەیەک و تەماتەیەک لە ماوەی 2 ساڵە چەندین جار فلسێکم پێ نەبووە، پارەیەکم پێ نەبووە لە وڵاتەیە. لەو غەریبایەتیە لە ماوەی 2 ساڵە 2 جار لە 2 زانکۆش دکتۆرای خوێندووە، 2 نامەی دکتۆرا نامەکەی ئامادە کردووە. ئەڵە خەڵکی خانوویان دەگەڕ ڕەفیقە کوردەکانم دەوڵەمەند بوون بە 150 جونەی، من لەبەر نەداری بە 8 جونەی دەمگرت، بەڵام هیچ کەسێ تەحەمولی نەدەکرد 2 سعات لەو ژوورە لەگەڵ من بمێنێتەوە. 2 ساڵ ئەو ناڕەحەتیم چێشت لە پێناوی خوێندنە. شتێکم نووسی بوو لە پشت سەری خۆمەوە، ڕۆژێک دەبێ مستەفا پێت دەڵێن چیت خوێندووە، کەس پێت ناڵێت چیت خواردووە. چیت خواردووە تەواو دەبێ، هەر چیت خوارد بێ پاقلە بێ یان پاقلاوە بەخوا تامەکەی دەبڕێتەوە، بەس چیت خوێندووە و چیت بەدەستێناوە. ئەو پیاوە بەو نەداریە بوو بە پرۆفیسۆر. هەتا لە بەغا بوو، ڕۆژگارێک سەدام حکمێکی دەرکرد بوو، هەموو کەس خانە نشین دەبێت لە عیلما، بەس مستەفا زەڵمیش خانە نشین نابێت، خانە نشینی نایگرێتەوە.
ئەوەندە عیلمەکەی بەهێز بوو ڕۆژە نەبعسیش بوو نەت سەریشی بۆ دەسەڵاتی ئێوێنەوی کرد کە هات شەوە کوردستان ئەم سەرۆکانەی خۆمان مەمنون بوون مستەفا زەڵمی سەلامێکیان لێ بکە ڕۆژێکیش حیزبایەتی نەکرد لە ژیانیدا بۆیە بەڕێزەکانم خوێندکارە خۆشەویستەکان بەس خوێریکی خوێندن بن خوێندن هێزە خوێندن و زانست و شەهادەی بەرز ماڵە سامانە ئەم قۆناغەتان بەویستی خوا تێدەپەڕێ بە هیچ شتێک لە خوێندنەکەتان سار مەکەنەوە هیچ کەسێکیش نەتانکا بە پەیژە و چونکە عالەمێک هەیە فێر بووە هەر شتێک بوو دەیەوێت خۆی هەڵبژێرێ خۆ دەردەخاو لە دوای ئێمە هەر دەخینەوە خوارەوە ئەویش بۆ خۆی دەگاتە کورسی و کولێرەی خۆی ئاگاتان لە خۆتان بێ بەزڵتان لە خوێندنەکەتان ئیمانەکەتان ئەخلاقە بەرزەکەتان زمان پاکیەکەتان نەخەڵەتێن شەشەم پەیامم بۆ دەوڵەمەندەکان چۆن ئاگاتان لە نەخۆشەکانە لە یەتیم و بێباوکەکانە خوا دەوڵەمەندانی شارەکانی کوردستان لە هەموو شارێک بەشی ناوخۆیی هەیە بگەڕێن بە دوی تەلەبەی هەژاردا یارمەتی ئەمدەن بەخوا لە هەموو کەس زیاتر زەکات و سەرفترە بە ئەوانە دەشیە خێر و خێرات بە ئەوانە دەشیە چونکە ئەوانە سوال ناکەن دەڵە کاکە تەلەبەی جامیعەیە بەڵام وەڵڵاهی دەیان تەلەبەم بینیوە 250 دینار لە جیشفانیان نییە کاکە بۆیە هاوار دەکە حکومەت وەڵڵاهی بۆ وەرە تۆ لە شوێنی من بیبینە والله هەیە 5 تەلەبەی هەیە لە کولەی طب و هەندەسا ئەوەندە زیرەکن لەو ماڵەدا والله بابیان کە شارەوانیە کرێکاری گرێبەستی پاکەرەوەی بە 250 دینار 250,000 ئەی هاوا 250,000 بیدەی بە ژەهرە و ماڵ منداڵە ناژێنێ ئەم تەلەبانە معقولە لە طب و هەندەسە واز لە خوێندن بێنن ئەبێ دەستی ڕۆژێکی فرسەتە ئەم خۆ پیشاندانە بە دەوڵەمەندان باگا بێنێتەوە کاکە بە خواردن بێ بە جلوبەرگ بێ بە گۆش بێ بە پارە بێ سەردانیان بکەن منزەڵێک شێش دەبی کە بە دوو دانەیەکیان بۆ ئەوان بەرە گەورەترین سەدەقەیە لە کۆتایی وتارەکەشمدا دەڵێم ئەم حکومەتی هەرێمی کوردستانە ڕەنج و ماندووبوونی هەمومانە ئەم کیانی کوردستانە و ئەو عەلەمی شەکاوی کوردستانە نەهی هیچ مەسئولێکە نەهی هیچ حیزبێکە تکاتان لێ دەکەم حیزبێکان و بەرپرسان و حیزبەکانی وڵاتەوە هیچ کە بە چاوماندا مەدەنەوە ئێمە شۆڕژ جێڕ بووینەوە خەباتمان کردووە من نمونەیەک عەرزی جەنابتان دەکەم ڕەن بێ هاوڕابن لەگەڵمدا ئەگە پێکا بێتم ئەم کوردستانە و ئەم هەرێم و قەوارەی کە تێیدا ناوی حکومەتی هەرێمی کوردستانە وەکو قەڵایەک بیانە بەرچاوت خانوویەکی گەورەیە 100 ساڵی ڕێکە ئێمە زیاتر لەو دەشت و سەحرایە بووین دوژمنان گورگ و چەقەڵ تێمان ئاڵا بوون بە هەمومان بیرمان کردەوە هەموو باب و باپیران و باپیرانی ئێمە وتیان با قەڵایەک دروستکەین بەڵکو لەم دەستی گورگ و چەقەڵی چوادەورمان پارێزرین ئێمەش ماڵێکی نەتەوەیەکی ناومان کوردە با وەکو خەڵک بوونیەکمان هەبێ ئێوە ڕاستە پێشمەرگە بوون و خەباتان کردو بنەماڵەتان هەبووە حرەسی ئەو خەڵکە بوون بەڵام خەڵکەکە چی کردووە خەڵکەکە هاتۆ قەڵاکەی دروست کردووە تا ئێوارە قڕوبەردی کێشاوە بۆی بیناکە دروستکەین ئێوە تفەنگتان پێ بۆ شۆڕشتان کردووە نێڵن دوژمنەکان نێن بڵێن نابێت دیوارەکە دروستکەن دیوارەکەمان لێ تێک نەدەنەوە لەو پێناوەدا 182,000 کەسمان ئەنفال کراوە لەبەر پێناوی ئەوەدا ئەم قەڵای کوردایەتیە دروست بکرێ ئەم کیانە دروست بکرێ بە یەک ڕۆژ بەس لە هەڵەبجە 5,000 ژن و منداڵمان لێ کوژراوە ڕاستە ئێوە پێشمەرگە بوون خەباتی کەس بە نادیدە ناگیرێ بەس ئێوە لولەی تفەنگەکانتان دوژمنەکانمان بووە جاریش هەبووە چونکە خەباتەکە هێندە درێژ بوو تەقەشمان لە یەکتر کردووە بەگژ یەکیشە هاتوین لە ناو ماڵەکەیە چوینە باوەشی دوژمنیشەوە لە ناچاری بەڵام ئەلحەمدولیلا خۆ 30 ساڵە لە قەڵای هەرێمی کوردستانە هەمومان حەساوینەوە ئازادیەکمان هەیە بوونێکمان هەیە ئاڵایەکمان هەیە پەرلەمان و حکومەتێکمان هەیە واتە ئەگەر ئێوە حەرەز بوون ئێمەش کرێکار و وەستا بووین میلەتەکە هیچ کەس نییە لە ژن و پیا و منداڵ لەم حکومەتی هەرێمەدا دەستی نەبوو بێ لە دروستکردنیدا ئێوە بە چەک ئێمە بە کردار بەنان بە ماڵ بە تێکچوونی ماڵەکانمان بە بەکوژدانی سەدان بە هەزاران پێشمەرگە لە پێناوی ئەم قەڵای کوردستانەدا خوێنی خۆی ڕشتووە بەڵام ئێستا دنیا وایە من ئومێدی ئەوەم بە ئێوە نییە عومەری کوڕی خەتاب و عومەری کوڕی عەبدولعەزیز بن لە عەدالەتە بەخوا ماڵەکانی ئێوە لەناو ئەم قەڵایەدا ژووری بەرپرس و مەسئولی حیزبی و حکومیەکان گەرم و گوڕ پاک و خود پخوت بوونی کارەبای بەردەوام پاک و خۆش ئەمن و ئەمان ئێمەش میلەتیش لە گۆشەکانەوە ژوورێکمان بەرکەوتووە ژوورەکانی ئێمە زۆرجە کارەبای نییە ئاوی نییە سارد و سڕە ئێوە قەت بێ پارە نین ئێمە زۆر جای گیشتانمان بەتاڵە ئێوە موچەتان کراوەیە بۆفی مەفتوحە ئێمە تینمان لێ 200 ملیارەکەی بەغانەیە و مەعاشەکەمان نەدرێتێ بەڵام درست کەوتۆتە ژووری فەقیرەکانەوە چار چییە؟ ئایا بچین لولەی تفەنگی دوژمنەکانیشمان چاوەڕێی یەک درزە زیاد بکە و گولەیەک باون بۆمان بەخوا هەر چوا دەورمان دوژمنە کەس بەزەی بەم کوردیان نایەتەوە
یەکجار دەنگێکمان بەرز کردەوە کاکەی مەژووق ئەو خەڵکە حکومەت بین هەموو دۆستەکانی دنیامان لێبوونە دوژمن بەس خۆمان ماوین لە ناو خۆماندا ئەم درزانە خەریکە گەورە دەبن ماڵی ئێوە عیبی نییە بەرپرسەکان بەس ماڵی فەقیر و هەژارەکە زستانە سۆبەی نییە نەوتی نییە پارەشی نییە سەرمایەتی ئینسان کە برسی بوو سەرمای بوو ڕەش و ڕوت بوو منداڵی دەمی لێ کردەوە هاوار دەکا چار چییە بچین درزەکە گەورەترکەین و قەڵاکە بڕوخێنن بڵێن دوژمن وەرنە ژوورەوە کاکە ئەوەی 100 ساڵە ئەم کوردە لە پێناوێ خەبات دەکا بەدەستی خۆمان بێڕوخێنین ڕەوایە نە ئەی چار چییە ئەوانەی لە ژوورە گەرمەکاندان دوو مەنجەڵ چێشتت هەیە کاکە یەک مەنجەڵیانت بەسەدانی ئێکیان بێنە بە ئەم ماڵە برسێژ بیخوا تۆ بە ملیۆن دۆلارت هەیە دە چەند ملیۆنێکی لێ بەخشە کاکە گیان بە ئەم فەقیرەکەش تێ بخوا درزەکان با پڕکەینەوە با کەلێنەکان پڕکەینەوە سارد و سەرما و مار و دوو پشکەکان و لولەی تفەنگی دوژمن بۆمان نهاتە ژوورەوە هەموو ئەوانەی ئێستا ئەم دەرماڵی خوێندکاران کە ئەم بەزمەی لەسەر دروست بووە وەڵڵی چەند ملیارێکی دەوێ بەس مەسئولەکان لەسەرێ بۆ خوارێ کە معاشتان 10 ملیۆن و 20 ملیۆن و 8 ملیۆنە کاکە دەبات تۆش 3 ملیۆنت هەبێ مامۆستایەکی زانکۆ ئاوی چاوی هاتۆتە خوارێ هەتاوەکو بۆتە مامۆستا 3 ملیۆن معاشی نییە ئەخۆ تۆ هیچن نەکردووە خوێندەواریەکەش دوانیە دوو زمانیش نازانی بە فەزلی ئەم میلەتە ئەم کوردایەتە نان و کولێرەیەکت دەستکەوتووە دەکا کە با معاشەکەی تۆ 3 بێتە 5 لێکەم کەوە 4 لێکەم کەوە وەڵڵا بەشی هەموو تەلەبەیەم دنیا دەکا ئەگە ئەو خوێندکار و قوتابیانەشت لەگەڵ بوو هەمومان دڵمان بەیەکەوە خۆش دەبێت با قەڵای کوردایەتێکە و ئەم هەرێمە بە هەمومان پارێزین بەڵام باری گەورە دەکەوێتە سەر ئەوانەی کە زیاتریان هەیە درزەکان پڕکەنەوە یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوا داوا لێ دەکەم بە ڕەحمەت و میهرەبانی خۆت ئازادیەکمان هەیە خوایە لە دەستی نەدەین و بۆمان زیادکەی خوایە نەکەوینەوە دەستی ناحەزانی دین و ژینمان یا ڕەبی خوایە ئەو بەرپرسانەی کە لەم وڵاتەدا حکمڕانن خوایە بە ئاگایان بێنی ئەوە ئەو ماستاوچی و کۆیلا دەم ئەستور و ورگ زل و چەک بەشانانە ئەو ڕاوێژکارە درۆژنانەیان خوایە لێ دوورخەیتەوە کە پێیان دڵن دنیا شامی شەریفە خوایە ئەم قسانەمان لەبەر خاتری تۆ کردووە خالیسەن مخلیسەن یا ڕەبی خوایە بە گوێیان بگاو بە قسەمان بکەن یا ڕەبی خوایە ئەوەی هەژارە دەرگای ڕزق و ڕۆزی لێ بکەیتەوە یا ڕەبی خوایە ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری یا ڕەبی ئەو تەلەبە خوێندکارانمان خوایە بە ئاواتی خۆیان بگەیەنی هەموو کوڕکچەکانمان بە ئاواتی ڕەوای خۆیان بگەن يا ربي خويا قيامتمان آودان بيودينك من سلامت به آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.